لەگەڵ برادرانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی تری ئەمنی بەڕێوەبەراتی هاتوچوو یەولێر و وەزارەتی تەندروستی بە هەموو ئەوانەوە ئەرک و واجبات دابەشکرا ئێمە وەکو زێرەڤانی ئەرکی 120 مەتری شاری هەولێرمان بەرکەوتووە و وەکو ئێوە دەبینن ئێمە هەموو ئەو شوێنانەمان گرتووە کە پێویست بوو بگیرێن بۆ ئەوەی خەڵکی ئێمە پابەند بی بە هاتوچوو. حتا حەدەکی باش خەلکیش پابند بۆ بەڕاستی خەڵک هاتوچۆ ئەوڕۆ ناکەتن تەنها هێزی ئەمنی لە ناو بازار دیارە هێزەکانی زێرەوانی و شورتە و ئاسایش و ئەوانە هیچ هێزەکردی لە ناو شار نییە ئەو قووەتەی کە ناو شار و سەیتەرەکانیش بەڵاو بوویتەوە ئێمە وەکو فەرماندەکان دێن سەردانیان دەکەین گێژدە پیرۆزان لێ دەکەین لە سەجادە. ام هنگیر گل آسایش پلیسیت 104 ام الویره ام شویدی ساعت 12 می درگتین واجبی خو ام الحمدلله حتی بگای باشه جی کسی سرپیجی نکریه و واجبی ما گره باشه برای چیت حتی بگای خودم داخلش حمی حالات شو لی فر نبید نساخی نبید شکی خطر نبید بلان ارکبش مال اما جهر بوان ام ماندی بوان ام الویره مهیداری کس ندار کبش مال آخو. خدا الحمد لله حتی اونی که چطورون بیل نهادینه و ارکی مرجع الحمد لله باشی پروت چیتنو خالق جیگل اگه هاری کاره و ممنون خالق خوی دو کنه. آموزگاری وانات کن کنه در کفن که شوله گفر نبید خود نگه نخوشی اگه نبید حالت اگه تنگاف نبیدن بلا ندار کرد. بەسپاسەوە بە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بە ڕادێکی زۆر باش پابەند بوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە بەیانێکی زۆر وەکو لیژنەباشەکانی قایمقامەتی سلێمانی بەسەر بازاڕ و دوکان و شوێنەگەشتەکانی پارێزگای سلێمانی ئاگەڕێن ئەتوان بڵێم زۆربەی زۆری چەند حاڵەتی کەم نەبێ هەمان بۆ زۆربەی زۆری پابەند بە جێبەجێکردنی ڕێنمایەکان بۆیە ئێمە وەکو لیژنەباشەکانی قایمقامەتی سلێمانی سپاسیان دەکەین ئەمەی کە ئەکرێت بەدڵنیاییەوە بۆ بەرژەوەندی ئەوانە بۆی کە لە ڕۆژانی جەژن قەرەباڵغی دروست نەبێت لەسەر شوێنە گشتەکان کە مەترسی بڵاوبوونەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا نەبێت ئینشەڵڵا لە داهاتوە بەرەو ئاسایی بوونەوە چێت. ئەم هەڵمەتە درێژەی هەیە بەهۆی پابەندبوونی هاوڵاتیانەوە یەکەم ڕۆژی جەژن لەسەر فەرمانی بەڕێز بەڕێبەری بەرگری شارستانی تیمەکانی بەڕێبەراتیمان ئاسان بە پاکردکردنەوەی سەرجەم ناو بازاری شاری سلێمانی خۆتان نەزانن پێش هاتنی جەژنی ڕەمەزان قەڵەباڵغێکی زۆر بە بازارەکانەوە دیار بوو ولی یەکەم ڕۆژی جەژنە بەهۆی ئەو ڕێنمانی کە بەڕێز وەزیری ناوخۆ دەری کردووە هاوڵاتیان پابەندیەکی زۆر باشیان هەیە و لە ئێستادا هیچ شوێنێک لە شوێنە گشتەکان نەکراوەتەوە